ژیان ئاسان نییە لە کەمپی ئەزراق، بەڵام هەر هیچ نەبێت شوێنێکی پارێزراوە لە بۆردومانەکان و هێرشە ئاسمانیەکانی کە لە سووریا دەکرێن. فلیپۆ گراندێ دەڵێت ئەو کەسانەی کە هێشتا لە سووریا ماون ئازارەکانیان زۆر زیاترە. دەستپێکردنەوەی شەڕەکان لە پاش ئەو ئاگربەستەی یەکلایەنی کە رووسیا بۆ 3 ڕۆژ ڕایگەیاند هیوایەکی بۆ گەیاندنی دەرمان بە حەلەبی گەمارۆدراو نەهێشت. ئەنجومەنی ئاسایش بەردەوامە لەسەر ناکۆکیەکان لە وەڵامدانەوەی قەیرانی سووریادا لە هەمان کاتێک کە ئەنجومەنی ئاسایش مشتومڕ دەکات لەسەر ئەوەی چ بڕیارێک لەسەر ڕەوشی سووریا بدات خەڵکی لە سووریا بەردەوام دەکوژرێن. گراندێ گوتیشی ئێمەی ڕێکخراوە مرۆیەکان لە ناویاندا UNHCRیش لە سووریا گرفتێکی زۆرمان هەیە بۆ هاوکاریکردنی خەڵکی پێویستمان بە ئاگربەستێکی درێژخایان هەیە. ئەو ئاگربەستە کاتیەش باش بوو، بەڵام لەو ماوە کورتەدا نەمانتوانی هەر هیچ نەبێت بریندارەکان لە ڕۆژهەڵاتی حەڵەب بگوازینەوە. ئەمە شتەیەکە کە بەردەوامین لە وتووێژکردن لەسەری. نەتەوەیەگرتوەکان لە ئێستادا هەوڵەکانی لە عێراقیش زیاد کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاوارەکانی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ. گراندێ گوتی ئامادەکاریەکان لە عێراق بە باشی بەڕێوە دەچن. لە ماوەی 2-3 ڕۆژی داهاتوودا UNHCR 30,000 چادری لە ناو وڵاتەکەدا لە عێراق ئامادە دەبێت. ئەمەش جێگای 150,000 کەسی تێدا دەبێتەوە و لە ماوەی داهاتوودا چادرەکان زیاد دەکەن بۆ 50,000 و بیرمان لە چارەسەری پەناگاهی زیاتریش کردووەتەوە. لە سەرەتای ئەم مانگە و لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لە دەستی چەکدارانی داعش نەتەوەیەگرتوەکان ڕایگەیاند ڕەنگە نزیکەی 1 ملیۆن کەس لە مووسڵ ئاوارە بن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا.